نامەیەکم بۆ هاتووە لە سنابابی خوێنمەوە چۆنی من ژنی فڵان کەسم پێویستم بە تۆیە مێردەکە میهمالی کردوم لەگە ژنی خەڵکا قساکە زۆر خراپە لەگەڵما بەداخەوە بۆسە ێزە بۆ حەلەکەم با ئێمە قساکن ێمە بین بە هاوڕێ من ئەو فەراغە بۆ بڕەکەمەوە من ئەبم بە هەموو کەست بەخوا چاک مێردەکە ئاگای لێ نییە بەس دادە دوای قساکەین بام قسانە تەواوکەم دوای قساکەین ئینشاڵڵە پیاوی بەڕێز چی ئەەکەی ئەگەر حاڵەتێکی ئاوە بەسەر بێت ژنەکە و نامە بۆ ئێمە بنێرێ بڵێ پێویستمان پێێتە تەمانە پیاوانەی کە ئێستا لەگەڵ تەواوی ئازادی ئافرەتان ئەم حاڵەتانیان بەسەر بێ ڕێک ژنەکەیان دەرەکەن و ڕێگەیان کوژن ئێوە لەگەڵ ئازادیانین ئێوە لەگە فەسادیان بەکوردن ئێوە لەگە فەسادیان مەڵێ خۆی بێخڵە و خۆی نامەی نردووە و خۆی حەزی لێیە کاکەوای